دوای ئەوەی لە ڕابردوودا بەهۆی نەبوونی ئیرادەی سیاسی و کۆگنەبوونی حزبەکان لەسەر شێواز و میکانیزمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا ئەنجام نەدراو، لایەنە پێکەنێرەکانی حکوومەت تەمەنی دامەزراوەکانیان درێژ کردەوە. هێزە ئۆپۆزسیۆنەکان لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردنەوە باز لەوە دەکەن ڕێگنەکەوتن و عینادی هێزە دەسەڵاتدارەکان وای کرد هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێت. دەشڵێن هەموو کات ئامادەن بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردن و بە تاکە ڕێگەشی دەزانن بۆ گۆڕانکاری لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان. هەمیشە ئامادەین بۆ هەڵبژاردن و پێمان وایە هەڵبژاردن پێویستە لە کاتی خۆیان ئەنجام بدرێەوە بە هیچ بیانویەک دوانەخرێ. داوای هەمواری یاسی هەڵبژاردن نەکەین بە جۆرێک یاسایەک بێ بگونجێ لە سکەڵ بنەماکانی دیموکراتی کە تیایدا فرەبازنە بۆ هەرێمی کوردستان مسۆگەر بکە و پرسی کۆتاکان یەکلایی بکاتەوە بە جۆرێک کۆتاکان خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن. کێشەی قانون و کێشە سیاسیمان هەبوو لێ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. کێشە سیاسیەکان لە نێوان بەتایبەت دوو هێزە دەسەڵاتدارەکە وای کرد کە کێشە قانونیەکان معالەزە نەکرێت. بەتایبەت هێز ئۆپۆزسیۆنەکان زۆر گرنگە ئێمە بەو حەزمە دەنگدانی تایبەت نەهێڵین و دەنگدانی تایبەت بخێنەوە قاڵ بکە خزمەتی پرۆسەکە بکە نەک گومان و گلەیی لای هێزەکان بەتایبەت هێزەکانی ئۆپۆزسیۆن دروست بکە. ئێستاژ ئێمە پێمان خۆشە ڕۆژێک زووتر هەڵبژاردن بکرێ و هەر ئەوە بە حەل دەزانین. چاودێرێک پێی وایە فشارە نێودەوڵەتیەکان وای لە هێزە دەسەڵاتدارەکان کردووە لەو میکانیزمانەیە کە کێشیان لەگەڵ هەبووە نەرمی بنوێنن، بە تایبەت گۆڕینی بازنەکانی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران. ئەماش دەبێتە هۆی ئەوەی ئەنجامدانی هەڵبژاردن لەم ساڵدا ئەگەرێکی بەهێز بێت. لایەنەکان تا ڕادەیە گەشتنەوە ڕێکەوتن لەسەر پرسی چواربازنەی و هەروەها مەسلەی دەنگانی ئەلکترۆنی کە عێراق بەکاری هێناوە ئەوە بەکاربهێننەوە چەند ڕێکارێکی یاسایی و قانونی بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی تەزویرات و هەروەها بڵێن ڕازیکردنی دەنگدەر ئەو کاتە ئەگەری تەزویرکردن کەمە بێتەوە چونکە دەنگدەر هەستەکە کە دەنگی نافەوتێ بۆیە هەم ڕێژەی بەشداریش زیادەکە لەو کاتەیە. لە هەرێمی کوردستان کێشە سیاسی و یاساییەکان بە تایبەت بازنەکانی هەڵبژاردن و پاکنەکردنەوەی تۆماری دەنگدەران هۆکاری سەرەکی بوون بۆ دواخستنی هەڵبژاردن. لە ئێستاشدا کە فشارە دەرەکی نێودەوڵەتیەکان بۆ سەر حزبە دەسەڵاتدارەکان زیادی کردووە، چاوەڕوان دەکرێت بەم زوانە وادەی هەڵبژاردندا بندرێ و لەم ساڵدا پرۆسەکە بەڕێوە بچێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.